طبعا زۆربەی نەخۆشەکان کە پێش ئەمەلیات ئێمەیان بینین باوەڕێن وایە کە بەنجەکە خەتەرترە لە ئەمەلیاتەکە. ئێمە دایمە بە نەخۆشەکانمان ئەڵێن کە بەنج لە ئێستادا سەلامەتە، زۆر سەلامەتە. بۆچی؟ لەبەرەوەی ئەگەرە با بڵێن نەشتەرگەرەکە لە خۆشخانەیەکی باوەڕ پێکرا و نەخۆشخانەیەکی با بڵێن مجهز کرا، بێجگەلەوە دکتۆری بێهۆشکاری تایبەت نەخۆشەکەی لە پێش ئەمەلیات بینی و لە کاتی ئەمەلیاتەکەیە دکتۆرێکی بێهۆشکاری تایبەت موجود بێت، بێجگەلەوە نوێترین ئامێرەکان موجود بێ بۆ هەڵسەنگاندنی حاڵەتی نەخۆشەکان لە کاتی ئەمەلیاتە، بۆ چاودێریکردنی نەخۆشەکان لە کاتی ئەمەلیات هەو لە دوای ئەمەلیات. ئەمە وای لێکا کە بەنج لە ئێستادا زۆر سەلامەت بێ و خوتوڕەتی بەنج زۆر کەم بکاتەوە. و بە خۆشحاڵیەوە ئەوانەی کە باسم کرد لە ئێستادا هەمووی لە تاوەری تەندروستی سمارت لە هەڵی نەشتەرگەری بەردەستە. سمارت وەرچەرخانە.